یەکەم کە بریتێ لە پۆلەکانی 1 بنەڕەتی هەڵسەنگاندنیان ئەنجام داوە پێشدەژن ئەوان تەواو بوون ئەوەی کە ئەمڕۆ تاقیکردنەوەکان ئەنجامەدا پۆلی 4 و 5 و 6 و 8 بنەڕەتیە لەگەڵ 10 و 11 و 12 ئامادەی ژمارەی قوتابیانان بلوێنێک و زیاتر لە 100,000 قوتابیە دوو بەیانی دەیمان قوتابیانی پۆلی نۆیەم تاقیکردنەوەی پشتیوانی دەستپێکەکەن و هەروەها قوتابیانی پەیمانگاکانی پێک ساڵی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتیەرەی کوردستان ئەوانی دەستەکەم بە تاقیکردنەوەیەکانی خولی یەکەمی پەیمانگاکە بە شێوەیەکی گشتیەوە ئامارەکانە سپاس بۆ خوا سپاس بۆ جوودی مامۆستایان و پەروەردەکاران ئەمڕۆ بیداەتی پرۆسەکەیە من دەبێت لێرە سپاسیەبوو لە یاکیان بکەم کە ساڵێکی تا ڕادەیەک ئاساییمان بەڕێ کرد لە سەرتاوە بڕیارمانەوە بوو هەموو ڕۆژێ بە شێوەیەکی حزوری لە ناو ناوەندەکانی خوێندن دەوام بکەین و سەرەتا خۆپارێزیی باشمان کرد و کاتێک کە کۆرۆناتون بوو دەبێت بزانین کە ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ پار ئەم کاتانە بەهۆی لێکەوتەکانی کۆرۆناوە نەمانتوانی بوو دەرگای ناوەندەکانی خوێندن بکەینەوە دەقیق 16 پێنجی ساڵی 2021 توانیمان دەرگای ناوەندەکانی خوێندن بکەینەوە بۆی مانجێک درێژە بە خوێندن بدەین هەتاوەکو 6 زیاتر لە مانجێک درێژە بە خوێندن بدەین بەڵام ئەوە دەبینن ئەم ساڵ سپاس بەخواوە 8 پێنجە هەر ڕۆژیش پێش وادەی ساڵی پارەگەر بەراوردی بکەی و ئێستا دەستمان کردەوە تاقیکردنەوەکە تا و کاتەش تاقیکردنەوەکان کۆتایی دێ ئەوەی کە لە پرۆسی خوێندنی ئەم ساڵ گرنگە گۆڕانکاریە ڕوویداوە ئەوەیە کە تاقیکردنەوەکانی خولی دووهەم هاتووە پێشوە ساڵانی ڕابردوو تاقیکردنەوەکان لە مانجی 8 کۆتایی مانجی 8 هەندێک جار داخڵیشەوە بۆ مانجیەوە تاقیکردنەوەکان ئەنجامەدا ئەم ساڵ ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بڕیاری و گۆڕانکاریدا کە تاقیکردنەوەکان لە ڕۆژی لە ڕێکەوتی 7/6 2022 دەست پێ بکات و هەڵە نەبم لە 11/6 بۆ پۆلی نۆهەم خولی دووهەم دەست پێ پاشەوەی کە ئێمە لە دوای 16 تا 7/6 هیچ تاقیکردنەوەیەکمان بۆ هیچ پۆلێک نامێنێ جگەر لە پۆلی 12 دەبێت پۆلی 12 ئامادەی ڕۆژی 27/6 تاقیکردنەوەکانم دەست پێەکە و ئەوان لیژنەی باڵای تایبەتی خۆیانەوە ئامادەکاری پێویستیان کردووە لەڕووی تەکنیکی بکات ئەو داواکاریمان ئێمە بۆ جێبەجێکردن چونکە پێمان وایە لەو دیدەی کە تاوی سەنتەرە لە پرۆسەی پەروەردە و هەموو ئامانجەکە بۆ ئەوەیە ئەو توانامرۆیە لە وەزارەت بەسەر ئاسی بەڕێوەبەراتی گشتیەکان مامۆستایان فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە هەمووی ڕەخسێنراوە بۆ خزمەتکردنی قوتابیان و پێگەیاندنی قوتابیان بەڕاستی لە بواری زانست و لە بواری پێکاری و هەروەها کارامەیەکانی ژیان ئەوەی کە گرنگە لێرە ئێمە تاکید لێسەرکردنەوە داوایان کرد کاتێکی زیاتریان پێ بدرێت بۆ تاقیکردنەوەی وەرزی دووە بکە ئێمە 24 ماندانە بوو کە تاقیکردنەوەکان ئەنجامدەن لەسەر داواکاری ئەوە بەلاشمانەوە ئاسایی بوو چونکە تەفەهممان هەبوو بۆی کەوان دیارە کاتێکی باشتریان پێویستە تاقیکردنەوەکانمان خستە ئەمڕۆ بۆ پۆلی 12 کە 8 پێنجە ئەوانیش ئەمڕۆ تاقیکردنەوە ئەنجامەدەن کەوا تاقیکردنەوەی ئەوان تاقیکردنەوەی وەرزی دووهەمە پاش ئەوە کە تاقیکردنەوەکانیان تەواو بێ ئەو قوتابیانی کە داخڵ بن بە تاقیکردنەوەی لە پەروەردە ناوەکانیان یەکلایەک کرد.